کۆمەڵ سەری بەرزە کە لەبەرەی گەلدایە. ئێمە ئەو هێڵە گشتیانەی کە کاری کۆمەڵ ڕێکە خات و ئەو بنەما شەرعیانەی کە لە سەری هەنگاوانەی فێری کردوین و ڕێنوێنی کردوین کە بە دوای بەرژەوەندیە کەسی و حزبیەکانەوە نەبێت بەرژەوەندی گشتی بکەینە سنتەر و لەسەر بەرژەوەندی گشتیەکان هەنگاو بنین. بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی خۆمان دەخەین. کۆی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی گرتو ئێستا دیقەتی بدەیت لە 4 ساڵی ڕابردوودا هەمیشە ئێمە لەبەرەی بەرگریکردن لە دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان لەبەرەی بەرگریکردن لە دامەزراوە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان لەبەرەی ئەوەی کە دامەزراوەکان بکرێن بە دامەزراوەی نیشتیمانی وەیتر حزب لەبەری هەموو شتێک قەرار نەدا لە هەرێمی کوردستان. هەڕەشەی دەسەڵات نامان ترسێنێت لەبەرەی گەلدا دەمێنینەوە. جارێک کە بەرامبەر جەماوەری کوردستان ڕاوەستین و قساکەی من پێم وایە کۆمەڵی ئیسلامی سەری بەرزە بە مەواقیفەکانی سەری بەرزە بە هەڵوێستەکانی ئەوەمان کرد کە بەرژەوەندی هەرێمەکەمانە کە بەرژەوەندی گەلەکەمانە و خۆمان بووینەتە قوربانی کە کەوتوینە ژێرباری زەخت و فشاری دەسەڵات. ئێمە ئەوەی لە 4 ساڵی ڕابردوو کردمان قسەکانی 4 ساڵی ڕابردوومان بوو.